بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستان، ئازیزانی مانگی پیرۆزی ڕەمەزان، هەمومان میوانی ئەم مانگە مبارەکە و دووهەم ڕۆژی مانگی پیرۆزی ڕەمەزانین. سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خوا بڕژێ بەسەرتانە. سفرەی ماڵەکانتان پڕ بێ لە نیعمەتەکانی خوا و هەرگیز لێی نەبڕێت. سفرە مەعنەویەکانتان و بەرماڵەکانیشتان هەمیشە پڕ بێ لە زیکر و تاعەت و عیبادەتێک کە خوای گەورە وەری گرتە بێت. بە هەزاران سوپاسی خوای گەورە ئەکەین، بە هەزاران جار سوپاسی خوای گەورە ئەکەین کە تەمەنی پێبەخشین. هاتینەوە ناو مانگی ڕەمەزان و لە مانگی ڕەمەزانیشە ئێوارانێکی زۆر ئێمە لە خزمەتیەوەی ئاز و خۆشەویستا بین و نزیکی دوعاکانیەوە بین و نزیکی ئەو مەرحەمەتە خوایە بین کە دا ئەبارێ بەسەر ماڵە مبارەکەکان و بەسەر دڵە پیرۆزەکانی ئێوەیە و لەم کاتەیشا ئێوە بیری خێمەتان هەبێ کە دوعایەکی خێرمان بۆ بکەن. لە خزمەت برای ئازیز و خۆشەویستم مامۆستا سالار، ئەمڕۆ بەرنامی ئەمڕۆ لە خزمەتی کۆمەڵی مامۆسای بەڕێز و هەروەها تیپێکی زۆر جوان و ناوازاکە لە کوردستانی ڕۆژهەڵاتەوە تەشریفیان هێناوە و مەولانا هەر خۆیان مەولانا شتی زۆر جوانیان بۆ ئامادەکردوین و مامۆسای قورئان خوێن و هەروەها مامۆسای بەڕێزیش کە لە خزمەتیا بین و لە خزمەتیەوەی ئاز و خۆشەویست و ئەو هەموو فریشتانەی کە دەوری ئەم مەجلیسە مبارەکە ئاگرن ئینشاء الله و دوعاکانمان ئامین بۆ دوعاکانمانەکەن. ماوە سالار، سڵای خوا لەبێ. سڵاو لێبێ یا شەرجی. معنەویاتی ئەمڕۆ هی ڕۆژی دووهەم ڕۆژ و سپاس بۆ خوا. باشی شکر. الحەمدولله، من لەگەڵ ڕۆژوە باشم. چکە هەر زۆر حەزم بە خواردن و ئەوە نییە. حەزم بەم جەوە هەیە. لەگەڵ یان ڕاهاتم. دەست خۆش بێ یا شێخ بۆ پێشەکێکە و بۆ دوعاکانت. بینەرانی ئازیز، سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگارتان لێبێ. یا شێخ قسەی زۆر جوانی کرد، من دووبارەی ناکەمەوە، ئەچینە ناو بەرنامەکەوە. بەرنامەکەمان هەر وەکو سیفەتی خۆی سەرەتای بەرنامەکەمان بە ئاەتێک لە قورئانی پیرۆز منەوەرترەکەین، دواتر مامۆستایەکی زۆر ئەزیزمان لەگەڵا بێت قسە و باز لەسەر بابەتێکی زۆر گرنگەکەین کە قورئان پاڵنەرێکی سەرەکیە بۆی کە فێری ڕەوشبەرزیمان بکەن. دوجار لە تەواوی بەرنامەکە تیپی هونەری و گروپی مەولانە بەرنامەکەمان جوانتر و ڕازاوەترەکەن. گوڵستان هەر خۆیانەیکەن بە گوڵستان یا شێخ بە خێراتنیانەکەین لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە. سەرەتاش مەلای کاک شێخ بەرزنجی یا شێخ ژیان، کاک شێخ حسێن بەرزنجی، سپاس بۆ ئامادەبوونت لە دووەم ڕۆژی مانگی ڕەمەزان لەگەڵمانی بەرنامەکەمان منەوەرتر بکە بە قورئانی پیرۆز. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا تتنزل عليهم الملائكة ألا تخافوا ولا تحزنوا ألا تخافوا ولا تحزنوا وأبشروا بالجنة التي كنتم توعدون. إن
الذين قالوا ربنا الله ثم استقاموا تتنزل عليهم الملائكة ألا تخافوا تتنزل عليهم الملائكة ألا تخافوا ولا تحزنوا وأبشروا بالجنة التي كنتم توعدون نحن أولياؤكم في الحياة الدنيا وفي الآخرة ولكم فيها ما تشتهي أنفسكم ولكم فيها ما تدعون نزلا من غفور رحيم ومن أحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا وقال إنني من المسلمين ولا تستوي الحسنة ولا السيئة ادفع بالتي هي أحسن فإذا الذي بينك وبينه عداوة كأنه ولي حميم وما يلقاها إلا الذين صبروا وما يلقاها إلا الذين صبروا وما يلقاها إلا ذو حظ عظيم وإما ينزغنك من الشيطان نزغ فاستعذ بالله إنه هو السميع العليم
صدق الله العظيم. صدق الله العظيم. خوي گەورە پاداشتی بەخێر باتەوە مامۆستا شێخ حوسێن بەرزنجی بەڕاستی مامۆستا سەلار قارئ شتێک دروستەکە بۆ ئینسان یعنی زاری وە هەیە نەوعێک لە تەفسیرە پێ بەخشێت ڕازێکی گەورەت بۆ دروستەکە خۆی گەورە پاداشت باتەوە مامۆستاگیان ئامین یا رب ماشەڵڵا هەر دەنگ ئاوا گەورە و جوان بێ ئینشاءالله فەرمودێکی پێغەمبەر هەیە صلی الله علیه وسلم مامۆستا سەلار فەرمێ هل لەسەر قورئان کە مامۆستا فەرمووی طبعا ئێمە زۆر جار هینمان نییە زۆر ئیحساس ناکەین بەو مەلائیکانەی کە لەگەڵمانایە ئەو فریشتانەی کە لە ڕۆژی قیامەت هەژا مامۆستا ئاماژەی بۆ ئاەتانە کرد کە مەلائیکەکان یعنی یەکەم چین کە لەگەڵمانەمان بن بۆ جیهانی بەرزەخ یەکەم کۆمەڵ کە پێشوازیمانەکەن مەلایکەیە هەی باشە قەت ئێمە سەلامە لێ یەکەین یعنی ئیحساس ناکەین کە لەگەڵمانان سەلامیان لێ بکەین محەبەتیان بۆ دەربڕین حتا ئەفەرمێ ئینسان وا شەرمەزارە بێ لە بەردەمیانان لە ڕۆژی قیامەتە مامۆستا شێخ حوسێن یعنی کە ئەمانە زۆر دڵسۆزی ئێمە بوون زۆر لەگەڵ ئێمە بوون وا شەرمەزارێ بڵی باشە لە دنیا بۆ من محەبەتێک سەلامێک مەرحەمەتێکم لەگەڵ ئەم مەلایکانە نەبوو کە یەکێکە لە پایەکانیمان جا بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمودێکە ئێوە کاتێک کە قورئانە خوێنرێت یا قورآن بکەن بەچی فەرمی اللهم اجعل القرآن لنا في الدنيا رفيقا خوایە ئەم قورئانە ئەوەی مامۆستا شێخ حوسێن خوێندی بیکە بە ڕەفیقمان هاوڵمان ئەیش بێ بە ڕەفیق بەدڵنیایی خوایە مامۆستا شێخ حوسێن ئەبێت و فەرمێ و بیشی کە بەچی وفي القبر مؤنسا بیکە بە هاوڵم لە ناو گۆڕەکەمە بیکە بە ڕەفیق باشە ئەبێ وەکو جسمێک وەکو هەیکەلێکی نورانی وەکو چۆن ڕەفیقێک یعنی مونیسە چۆن ئەبێت بە ڕەفیقی ئینسان وعلى الصراط نورا لەسەر پردی صراط بیکە بە نور و ڕووناکی بۆ من ويوم القيامة شفيعا لقيامة بك بشفيع بوم وإلى الجنة دليلا وإماما لما زيادة القرآن شي ما بوبكا لا بهشتيشا خوايا بك بدليل وببيشواب بوم ومن النار سترا وحجابا لا أقريشا بوم كبا أقر نزیکی ئاگر کەوتمە یەک لەو خوشکە بەڕێزانین ڕەنگە سێگوێلێمان بێت کە ئەزمموی نزیک بوونەوە لە مردنی بینیەوە وتی لەسەر پردی سیڕات گرتمیان مەلایکە لە ئەزمونەکەمان لەسەر پردی سیڕات گرتمیان لەویا ئەوەی کە شەفاعەتی بۆ من کرد سوورەتی یاسین بوو کە زۆر خوێندبوو وەکو قەڵغان هات هەرچیان هەڵەیە بۆم نەیە هێڵا بەرم بکەوێت وتیانەوە یاسینە فریادکەوت جا قورئانی ئاوا بێت خوا حیفنێ لە مانگی ڕەمەزانە و لە غەیری ڕەمەزانە مامۆستا شێخ حوسێن زۆر لە خزمەتیان نەبین بەدڵنیایی خوازاباتەوە یا شێخ هەمیشە قسەکانت پڕ نورن جا پێشەوەی بانگی میوانەکەمان بکەن حەزەکەم جارێ بچمە لای کاکە میران وەوان دوێنێ کاتمان زۆر کەم بوو جا ئەمەوێ قەرەبووت بۆ بکەمەوە جا شتێکمان پێ بڵێ کاکە میران سڵاوێک بگەێنە حەزت کرد پێشەکیەک مولانا شيء تابونا وناو مولانا بسم الله الرحمن الرحيم مناوی خوای گەورە میهرەبان ڕێز و سڵاو و حرمەتم بۆ هەموو لایەکتان بۆ کەناڵە جوانەکەی پێیا مستافی بەنامەکۆ جەنابتان و کاک شێخ حوسێن مامۆستای بەڕێز ئەو خۆشەویستانەیە کە لە پشتی کامێراکەوە زەحمەتەکێشن مانگی پیرۆزی ڕەمەزان پیرۆز با یەکەم لە هەموو موسڵمانان لە هەموو جیهان لە هەر کوێنێکەوە کە هەن انشاءالله خوای تبارک وتعالى بیکاتە مایە خێر و بەرەکەت و غفران و بەخشش بۆ هەمومان ئامین لە سنەی خۆشەویستە لە ڕۆژهەڵاتەوە گەیشتینە خزمەتان کاکە عەلی ڕەزا لە سنەوە هاتووە کاکە بڵێسەی خۆشەویستی شەر خەڵکی لای خۆتانە و سلێمانی و بەرادەری خۆشەویستمان خوا سەلامەتان کە یەخوا وڵای خۆ ناوی مۆلانا هەر تەقریبەن هەڵەگەڕێتەوە بە کاتی مناڵی خۆم یعنی کاتێکەوە ناوی مۆلانای گەورەم زۆرە بیست لەگەڵ شعرەکان یا جارجار هەڵسوکۆتم بوو ڕاز و نیازی خۆم لەگەڵ یا کرد جارجار قسە و باسم ئەگەر لەگەڵ یا لەگەڵ مۆلانای گەورە و شعرەکانی بەڕاستی کاریگەری بوو لەسرم لەبەر ئەو بابەتی هونەریە و کە ئیش و کاری خۆم بوو ئیتر برای گەورەی خۆم بەڕاستی تەسیری بوو لەو شتاکە شعرەکانی مۆلانای بۆم ئەوت یان گوێبیسی شعرەکان بووم لە بڕێ لە میدیاکانە ئیتر زۆر حەزم لێ بوو و ناوی مۆلانام هەر بۆنەوە هەڵبژارد لەبەر محەبەتی حەزرەتی مۆلانای ڕۆمی
هەروەڵا لە خزمەتان زۆر سپاس حەزەکەین شتێکمان پێشکەشکەن ئینشاءڵڵا لە خزمەتان بە بەرنامەکەمان منەوەرتر بێ پشت بەخوا ئینشاءڵڵا مانگی خێر و ڕەحمەت و إحسان هەڵات مانگی خێر و ڕەحمەت و إحسان هەڵات تاکو لابە زوقمی ساردی سەروڵات زوقمی سارد و نالە باوری نەفسی شوم وا وڵاتی بەرزی دڵ کاول دەکات چەند بە غەفڵەت چوو چەند بە غەفڵەت چوو ژیانی پڕ بەهات چەند بە غەفڵەت چوو ژیانی پڕ بەهات ساوەرە ساوەرە مانگی تەکان وهاتە لات مەرحەبایەک مەرحەبایەک خۆش بڵێ لە ناخی دڵ مەرحەبایەک خۆش بڵێ لە ناخی دڵ کائینات پڕکە لە بانگ و هەمسەڵات مانگی خێر و ڕەحمەت و ئیحسان هەڵات تاکو لابە زوقمی ساردی سەروڵات زوقمی سارد و نالەباری نەفسی شوو وا وڵاتی بەرزی دڵ کاول دەکات چەند بە غەفڵەت چوو ژیانی پڕ بەهات چەند بە غەفڵەت چوو ژیانی پڕ بەهات ساوەرە مانگی تەکان وهاتە لات ساوەرە مانگی تەکان وهاتە لات ڕەمەزان 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 یا ڕەمەزان 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 یا ڕەمەزان ئای فرسەتە لەم مانگە پیرۆزەی خودا فرسەتە لەم مانگە پیرۆزەی خودا ڕۆحی سەرگەردان بە ڕۆژ و بەین نەجات برسیەتی ڕۆژ و بڕێوریایی شەو برسیەتی ڕۆژ و بڕێوریایی شەو ژینی تازە دێنێ بۆ ئینسان خەڵات ژینی تازە دێنێ بۆ ئینسان خەڵات ڕەمەزان 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 یا ڕەمەزان 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 یا ڕەمەزان گەر هوماوری دڵ لە نان خاوێن بکەی پڕ دەبێ لە دوور
چونکە ئاوی دیدە ئاور ون دەکات شەو بە ئاوی دیدە بشوێزن بخۆت چونکە ئاوی دیدە ئاور ون دەکات ڕەمەزان 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 یا ڕەمەزان 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 یا ڕەمەزان ژەنگ و ژاراوی دەروون بە یادی دۆست دا بماڵە یادی دڵ سەیقەل ئەدات سادەخیلت بێم نەکادەر چێ لە دەست سادەخیلت بم نەکادەر چێ لە دەست تۆ بمێنی و قەلێبکرمڵ بێنی شاد هیمەتێ بنوێنە فانی ڕاکەوە هیمەتێ بنوێنە فانی ڕاکەوە دڵ بکە حازر لە پێشی کارەسات دڵ بکە حازر لە پێشی کارەهات ڕەمەزان 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 یا ڕەمەزان 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 یا ڕەمەزان ئەی دەستان خۆش بێ سەلار کاکە عەلی ڕەزا و کاکە بڵێ ئێستا ماشەڵڵا دەفێکی زۆر جوانە بەڕاستی دەستان خۆش بێ دەستان خۆش بێ یا ڕەبی. یا شێخ من وڵا لێرە داواکارێک لە بەڕێوەبەرایەتی کەناڵەکەم لە دوای ڕەمەزان بەرنامەیەکی ئێمە بەرنامەی هونەری عیرفانیمان نییە هیوادارم بیر لە بەرنامەیەکی هونەری عیرفانی لەم شێوە ئەم گروپەشی تیابێ ئینشاءڵڵا هیوادارم پەیامەکەم بگە جا جەنابی مامۆستا ئامادەیە بەڕێز مامۆستا مەریوان شارباژێڕی مامۆستا ژیان فەرموون مامۆستای ئاینی لەگەڵمانە بێ خوشحاڵ بن فەرموون مامۆستا مەریوان بەخێر بێن زۆر بەخێر بێن سلامتکردن خوابتان پارێزڵله مش خۆشحاڵی زۆر سپاس مامۆستا تەوەری بەرنامەکەمان باز لەوە کەین چۆن قورئان وامان لێ بکە بە ڕەوژ بەرزی بژین چۆن فێرمانەکات بە ڕەوژ بەرزی بژین چی بکەین پێم خۆشە سەرەتا سپاسی خوای گەورە بکەین کە کۆمەڵێ برا و ئیماندار پێکەوە کۆوینەتەوە کۆمەڵێ بینەری دەست بە دەست نوێژی موسڵمان و دیندار و خواناس و ڕۆژ و گرد لەگەڵمانان بووینەتە هۆکارەوەی کە دڵی کۆمەڵێ موسڵمان خۆشکەین بۆیە لێرەوە بە پێویستی ئەزانم پیرۆزبایی ئەم مانگە پڕشکۆیە لە جەنابتان لە برایانی تیپی هونەری مەولانە وەیەوەی ئازیز جەنابی کاک حوسێن و ئەو سەربازانەی کە کەمە بینرێن پێم وابێ هەر ناشبینرێن خوای گەورە بیان پارێزێ ئەم ڕەمەزانە لە هەمووتان پیرۆز بێ وە سڵاو و ڕێز و حورمەتە گەێنم بە هەموو بینەران و ئازیزان و خۆشەویستان هەموو موسڵمانێ هەموو کورزبانێ هەموو ئەوانی کە ڕۆژ و گرن هەموو ئەوانش کە نەخۆشن عوزردارن و ئەوانی کە لەم وڵات و شارە ئازیزەی خۆمانان و ئەوانی لە دەروی وڵاتن بەڕاستی بۆ ئێمە جەژنێکی ڕۆحیە ئەم ڕەمەزانە زۆر تایبەت و دەستخۆشیتان لێ یەکەم بەرنامەکەتان ناوی گوڵستانە لە ناو گوڵستانی شاچوونەتە ناو گوڵ و گوڵزاری قورئان و لەوێشەوە ئێمە مەگەر تەنها سەیری گوڵێکەین و سەرقاڵ بین بە بۆنکردنی گوڵێکەوە پێم خۆشە باسی ئەوە بکەم کە قورئان پێش ئەوەی فێرمانکە
یان وامان لێ بکە کەسێکی ئەخلاقی بین، کەسێکی ئیجابی بین، کەسێکی جوان و بۆن خۆش بین لە کۆمەلگا. قورئان وەکو زانایان ڕەحمەتی خۆیان لێبێ ئەفەرموون ڕۆبعی قورئان باسی ئەخلاق و یەکێک لە سوورەتەکان هەندێک لە مفەسرین کە سوورەتی ئەلحوجوراتە ناویان ناوە سوورەتی ئەخلاق. ئێمە هەمومان باشە زانین ئیمانداری عیبادەت و پەرستشەکان لای ئێمە زۆر گەورەیە، مەکانەتێکی زۆر تایبەتی هەیە. بەڵام سەرنجی قورئان بدەن لە هەموو قورئانە نزیکەی 120 ئاەت باسی عیبادات و پەرستشە. بەڵام ئەم ڕێژە زۆر عەجایب و سەرسوڕهێنەرە، جێگای پرسیارە کە باسی ئەخلاق و مەعامەلات زیاتر لە 1500 ئاەت چەند بەرامبەرەکات دەقات زیاترە. بەڕاستی ئەمە هەر خۆی لە خۆیە خوای گەورە ئەم پەیامە نورینەی ناردووە بۆمان قەد جاءەکم من الله نور وکتاب مبین. پارچەیەک لە نور و ئەخلاقە، پەخشی ئەخلاقەکە بێتە ناو هەر دڵێکەوە، تەواوی جەواریح و ئەندامەکانی فێری ئەخلاقەکە بێتە هەر ماڵێکەوە ئەیکا بە نمونەیەک لە گەڕەکە، بێتە هەر کۆمەلگایەکەوە ئەیکاتە نمونە بۆ کۆمەلگاکانی کرد، بێتە هەر دوکان و بازارێکەوە بە هەمان شێوە خەڵک پەنجەی خێری بۆ ڕاکێش. جا ئەم پەیامە قورئانیە، ئەم پەیامە نورانیە خوای گەورە لە ڕێگای جبریل و عەلەیهی سەلام ئەمینی وەحیەوە ناردوێتە سەر دڵی پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم. یەکەمین زاتێک کە لە بواری عەمەلیە لە هەموو بوارەکانی قورئانە پراکتیکەیی هاتووەتە مەیدان بە تایبەتی لە بواری ئەخلاقە محەممەد المصطفى صلی الله عەلەیهی وسەلەم کە خوای گەورە جەلە جەلالوه لە قورئانە شایەتی بۆدا بە وئینەکە لەعەلا خولق عەظیم. یەکەم کەسێ دەستی بە ئەخلاقەوە گرتبێ ئەم پێغەمبەر عەزیزەی ئێمە سەڵات و سەلامی لەسەری کە ئەفەرمێ ئینەما بوعیثت لئوتەمیمە مەکاریم الأخلاق. یعنی ئەگەر پێغەمبەران عەلەیهیمۇ الصەلاة وەسەلام خشت یەکیان سەر نابێت تا بتوان کۆشکی ئەخلاق باڵاکەن و برزکەن و تەواویکەن، محەممەد المصطفى صلی الله عەلەیهی وسەلەم تەواوکاری ئەم بینا و ئەم خشتەیە، ئەم کۆشکەیە. بۆیە ئێمە لە ڕێگای ئەوەوە ئەم پەیامە جوانە هەم وەکو نووسراو کە قورئان ئەو کەلامی خوای گەورەیە، هەم وەکو جێبەجێکار لە بواری عەمەلی و مەیدانیە پێغەمبەری خوا سەڵات و سەلامی لەسەر بێ بۆمان لە مەیدانایە ئەتوانین چاو بکەین، سەیر بکەین، گوێ هەڵخەین، ببیستین، ببینین، بخوێنینەوە، شارەزابین تاکو ئەو پەیامەش بگاتە ڕوح و دڵی ئێمەی موسڵمان و دیندار. بۆیە پرسیار کرا. ئاخر زۆر مهمە بەڕێزان ئینسان ئەگەر لەوە ئەچێ دانێک و دوان و خەڵکانێک و کەسانێک لە دەرەوەی ژیانت مەدحت بکەن، پێت سەرسام و معجەب بن، لەوە ئەچێ جوزئێکی ژیانی تویان دیوە. بەڵام پێغەمبەری خوا سەڵات و سەلامی لەسەر بێ جگە لەوەی کە دوژمنانی ئەم دینە نەیانەتوانی زەمی بکەن، ناویان نابوو صادق الئەمین، بەڵام پرسیار کرا لە دایکمان عایشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دەربارەی پێغەمبەرمان سەڵات و سەلامی لەسەر بێ لە جانیبی چی؟ لەوەی تەعاملی چۆنە لەگەڵتانە، هەڵس و کەوتی ئەم پێغەمبەرە صلی الله عەلەیهی وسەلەم چۆنە، چۆن مەدحی بکا باشە. فەرمووی کانە خولوقه القورئان. الله أكبر. هەندێک دەفەرمێ القورئان يمشي على قدميه. پێغەمبەری خوا سەڵات و سەلامی لەسەر بێ ئەخلاقی قورئان بووە وەک قورئانێ بەسەر زەویان ڕۆیشتووە. لە ماڵەوە ببێ ئەخلاقی قورئانی بوو، لە مزگەوت هەروە، لەگەڵ دەرو دراوسێ هەروە، لە کار و کەسابەت و ژیانە هەروە، لەگەڵ خەڵکی غەریبیشە، چونکە قورئان وا ئێمە پەروەردە ئەکا و فێرەکە گوڵێکی بۆن خۆش بین. جا بە هەر کەسێ بۆنمانەکە کەیفی خۆیەتی. گرنگ ئەوەی ئێمە ڕەونەق و جوانی بۆنی خۆش لە دەست نەدەین. ئێمە ئەم پەیامەمان لە پێغەمبەرەوە صلی الله عەلەیهی وسەلەم پێگەیشتووە. بۆیە هەر موسڵمانێ ئەگەر ئیدعای ئیمانداری موسڵمانێتی بکە ئەبێ خاوەنی ئەخلاقێکی بەرز بێ لە کۆمەڵگای لە هەموو بوارەکانی ژیانە. ئەزانن ئەخلاق کە لە قورئانە ئاوە بۆمان هاتووە بە چەند قات زیاتر لە عیبادەت و پەرستشەکان کە بۆمان باسەکە، بۆ ئەوەیە کە
دابەزێتە ناو هەموو وردەکاری ژیانمانەوە، هەموو سێکتەرەکانی ژیانی گرتووە. ئەزانن ئەخلاق پەیوەندی بە مناڵێکەوە حتا سەرسپی و ڕیشسپێک تا مردنی حتا مردن ئەبێ لەگەڵ یابی نابێجاوی شوێ. بەڵێ طبعا ئەم باسە ڕامانە کێشە ماوەسە سەرار بۆ بابەتێکە زۆر گرنگە، یعنی زۆربەی مادەم ئاەتەکانی قورئان ئاماژە بە ئەخلاقەکات و ڕاستکردنەوەی ئەخلاقی ئینسانەکە، کەواتە خوا خۆی خۆی تەعالا خۆی ذاتی خۆی زۆر جار ئەم تیرانە خات ئەنێرێ بۆ مسلمانان لە ڕێگەی سەربازێک و کە ڕەنگە سەربازەکە خۆی مسلمانیش نەبێ یان دیندارێکی لاوازە یان هەر مسلمانە و بەڵامەڵێەوە فلانە کەس بۆ مسلمانە و ئاوایە بۆ حاجی و ئاوایە بۆ ئیسلامی و ئاوایە. ینی ئایا کەواتە ئەم کەوتنە سەر زمانی خەڵکە خواییە کاتێک کە منی مسلمان ئەبێت تەواوی ڕۆشت و ئەخلاقەکانم بەڕاستی پێش هەموو شتێک ئەبێ ئەخلاقم جوان بێت. حتا ئەم ماوەسە شەحسینەی خۆمان سەر خەڵکی بەرزنجەیە. من بەسەرهاتی هێسە مەجال نییە بیگەڕمەوە بەسەرهاتەکە کە ماوەسە کاتی خۆی ماوەسە خەتیبی سلێمانی بە ڕەحمەت بێ لەگەڵی ژنێکا چۆ بۆ بەنگلادێش لەگەڵ وەزارەتی ئەوقافی عێراقی و کاتە کورتەکەی ئەوەیە لەو کاتەیە کە لەوێ ئاهەنگێک بۆ ببوونی ئەوەی کە بەنگلادێش چۆن ئیسلامی پێگەیشتووە بەهۆی پیاوێکی خەڵکی بەرزنجەی خۆمان کە بە تیجارەت ڕۆشتەوە بۆ بەنگلادێش ڕۆشتە ئەوێ مامۆستا نازام شێخ فلانە کەسی شێحسینی یا شێمحەمەی ناو بەشتێک ئاوا لەوێ کە سەیری کردو خەڵکە مسلمانیە دانیشتووە ئیسلامی بڵاو کردو ئیسلام بەبوونی ئەوە گەیشتوتە بەنگلادێش ئەوان ئاهەنگی ئەو پیاویان کردو ماوەسە خەتیبی 60 ساڵە باسی ئەوەی کردو کە ئەمە کاکەمە خەڵکی وڵاتی ئێمە پێمان نەزانیوە خەڵکی بەرزنجەی لای ئێمەیە هاتووە لەو وڵاتە دانیشتووە ژنیە ناوە ماڵی پێکەوە ناوە نەگەڕاوەتەوە تیجارەتەکەی ئەوە بووە گۆڕیەتی بۆ شارەزا بۆ لە ئیسلامە ئەو خەڵکی مسلمان کردووە بەچی بەس بە ئەخلاق خوشکە تاجیر بووە. ئایا ئەخلاق ئەوە نەگرنگە ئێمە بەڕاستی لەسەر هەموو شتێکی بچووک و گەورە و بچووکی ژیانی خۆمان بەڕاستی بگەڕێنەوە بڵین ئەو بۆ فلان شت نەکەم ئەوە بۆ ئاوانەکەم یا بۆ فلانە کەس نابێ ئەوە بکات یعنی ئەم ڕخنانە قوبڵکەین لە نەیاران خۆی ئەگەر بگەڕێنەوە سەر ئەساسێک ئەزانی دینداریش خواناسیش خودی پەرستش و عیبادەتەکان لەگەڵ خوادا ئەخلاقی ئەوێ لەگەڵ خودی خۆتا کە بژیت ئەخلاقت ئەوێ لەگەڵ دەوروبەر و خەڵکیشدا هەمووی ئەخلاقت دەوێت هیچ جانیبێک نییە هیچ سێکتەرێک نییە لە ژیانە هیچ کوچە و کۆڵان و کلێنێک نییە کە ئەخلاق پێویست نەبێ بۆی ئینسان ئەگەر لەگەڵ خوای پەروەردگارە بکەوێتە تێکەڵی و ناسین و عیبادەت و پەرستش بۆکردنی ئەبێت تۆ بە ئەخلاقیانە خوا بپەرستی ئەمەش قورئان فێری کردووی ئەبێت تۆ بە خوای خۆتی بناسی بزانی و لەگەڵەوەشدا بەرامبەر ئەم هەموو نازێنان ئەدیکە پێی داوین ئەی شکرانە بژێری پێویست ناکە وەفا پێویست ناکە منەتباربوون پێویست ناکە کە بەڕاستی ئەمە ئەخلاقی ئەوێ تا بتوانانی لەگەڵ خالقی خۆتا هەڵکەیت و عیبادەتی بکەیت و بیپەرستی لەگەڵ خودی خۆمانە ئەگەر ئێمە ئەم منزیلەیە نەهێنین تەواوی نەکەین ئەو وەختە ناتوانانی لە ناو کۆمەلگایە پەخشیکی ئەوجا لەگەڵ خودی خۆمانە هەر کەسە لە ئێمە ئەخلاقی لەگەڵ خۆی دابوونی ئەوەیە کە ئینسان خودی خۆی پاک ڕاگری چونکە تۆ مڵکی خۆت نی وئینە لیبەدەنیکە عەلەیکە حەقا هەرچی جسم و لاشەی تۆیە و ئەندامەکانی تۆ هەیە لە دڵتەوە بهێن هەتاکو و دوا بچووکترین ئەندام کە ئێمە زۆر جارەیە ئەسڵەن هەر لەواچێ نەشی ناسین و نەیبینین و نەمان پێی ئاشنا نەبین هەر هەمووی حەقی لەسەر تۆ ئەی تۆ نییە بۆیە دەبێ مامەڵەیەکی ئەخلاقیانە لە بینی خۆت و خۆتا هەبێ کاتێک کە دڵت پاک کردەوە ناخت پاک کردەوە فکرت پاک کردەوە ئەنجا وردە وردە خۆی ئۆتۆماتیکی پەخشیەکە بۆ چاوت بۆ گوێت بۆ زمانت بۆ دەستەکانت بۆ دامێنت بۆ تەعامل و هەڵس و کەوتت ئەوجا لەگەڵ خەڵکیشدا هەر پیشە و میهنەیەکت هەیە ڕاگەیاندکاری مامۆسایەکی ئاینی مامۆسایەکی لە مەکتەبە دوکاندارێکی بازرگانێکی بەرپرسێکی هەر میهنەیەک دێنی هەر هەمووی ئەخلاقی دەبێت بۆیە هەرچی شت هەیە تەسلیمی موسڵمان کرێت بێخەمی لێ بەزەگە موسڵمانێکی ڕاستەقی نەبێ ئەو نمونەی جەناب دێنایەت شتێکی زۆر زیندووە ئەزانەویش لە سەحابە وەریگرتووە یعنی ئەوروپا کە ئیسلامی پێگەیشت بە ئەخلاق پێگەیشت ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بە قسەیەکی زۆر جوانی بۆ هەمومان بە کەڵک و بەسوودە بە تایبەتی بۆ دوعات و بانخوازەکان ئەی فەرموو بانگەوازی خواناسی بکەن
دعوة إلى الله بکەن بەبێ دەنگی وتیانجا قوربان ئێمە هیچ دەنگ نەکەین چۆن داو بانگەوازەکرێ یعنی هیچ نەڵێن فەرمی بەڵێ تیانەوە چۆنە فەرمی بە ئەخلاقتان باڵسان و دانیشتنتان ئەوانە داو بانگوازیان کردو بە ئەخلاقیان بە کەسابەتی پاکیان بە زمانی شیرینیان بە تەعاملێکی جوان و شیرین کاتێک خەڵکێک کە پێمان دەڵێ گلەیی لە ئەخلاقمان بێ یان باسمان بکەن ئەسڵ وایە کە باسکراین باسی جوانیەکانمان بکرێن باسی دەستپاکی زمان پاکیمان بکرێن باسی ئیجابی بوونمان بکرێت هەر کەسێ لە ئەخلاق و ڕەوشت و ڕەوز بەرزیە پێشمان کەوێت ئەزانن لە دینداری خواناسیشە ئەو لە پێشمانەوەی چونکە بە عملیکردنی دینداریمان ئەخلاق باشە من چوزانم فڵان کەس ئێستا بە ڕۆژووە خۆمەش عیبادەتێکی نهێنیە من چوزانم شەو نوێژەکە لە سوچێکە لە ماڵێکە لە شوێنێکی تاریکە ئەو لای خوای گەورم معلومە لای فریشتەکان و ئەوانی کە ئەگەڕێن بەڵام من چۆن بزانم من مسلمان ئەبێ بە ئەخلاقیا بیناسم پەرستش و عیبادەتەکەی بۆ بینی خۆی خوایەتی ئەبێ ئەنجا لەوەی کە تونند و تۆڵ و قایم و بەهێز بوو ئەو وردە ئەنجا دائەبەزێتە ناو ئەخلاقیاتی ڕۆژانەی یەکەم کەس لەگەڵ خۆی ئەنجا لەگەڵ خاو خێزان و مناڵ و هاوسەریە لەگەڵ دایک و باوکیە لەگەڵ خوشک و برایە لەگەڵ خزمەکانیە بەسیلەی ڕەحم لەگەڵ دراوسەکانیە یعنی بەڕاستی مسلمان وەکو بارانی ڕەحمەتی خواوایە کەلغەیسی ئەینەما وەقع نەفع ئەبێ وابێ وەکو باران بێ ماسەوەریان دەستشاو خۆڵی وەڕازی کاکە میران لە دنیای هونەری عیرفانیە چۆن باسی ئەخلاقە کرێ وانە کاکە میرانیش ئەندە قسەمان بووکە لە دنیا عیرفانی هونەریە ئاوا بی پێچینەوە بە و دنیا عیرفانی ئێوە تیاژین چۆن باسی ئەخلاق کراوە ئیتر ئەوەی هەر لە مناڵی و بیستومانە ئێمە عرفان هەر هەمووی ئەخلاقە یعنی ئەو شتێ مامۆستا باسییان کرد سەرچاوکەکەی پێغەمبەرگیانە صلی الله عليه وسلم ئەخلاقەکە لە ئەوانەوە دێ کە ئیتر تەسەڕی کردووە بەسەر عرفان و بەسەر تەسەوف و بەسەر بابەتە ڕۆحیەکانە یعنی ئەگەر ئەخلاقەکە نەبێت ئەوەش وە وەکو عارفێک ناوبانگی دەرکردووە لەبەر ئەخلاقەکە بووە زۆر جار هەر لە کاروباری خۆمانە لە کاتی خوێندن و بابەتی هونەریەکە لەگەڵ برادرانە کە قساکەم ئەڵێم تەنها دەنگەکە شەرت نییە مەرج نییە تەنها دەنگەکە یعنی دەنگەکە گەر خۆی تەبارەک و تەعالا بە یەک تۆز نەخۆشی ئیرادەی لەسەری بێتەواوە ئەو هەموو زەحمەتێ وا کێشاوتە هەمووی ئەبات بەس ئەبێ لە تەنشتی دەنگەکە ڕەنگیش بێت کەرەوە ئەخلاقەیە یعنی کە تۆ ڕەنگەکەت جوان بوو ئەخلاقەکەت جوان بوو خۆش بوو خەڵکیش یعنی بۆ لای ئەو ئەخلاقە دێن هەروواکە فەرمی بە پێغەمبەرگیان بە بۆنی ئەخلاقەکەتەوە خەڵک بە دۆر تا کۆبوونەتەوە مەبەستەکە ئەوەیە بە تەواوی هەر هەمووی ئەخلاقە تەسەوف بێت هونەر بێت هەمووی هەر ئەخلاقە کە ئەخلاق نەبێت ئەو ڕەنگە لە تەنشتی ئەو دەنگانە بێ بەڕای من هیچ کەڵکی نییە جوانی زۆر جوانە مامۆستا هەندێک لە ناوە پیرۆزەکانی خوای پەروەردگار کە سەیریانەکەی ینی پێچراون لە شتێک لەوەی کە ئێمەش لە دیوێکیەوە ئەخلاقیەن لە خۆمانە بەرجەستەیکن بۆ نمونە غەفور بۆ نەسەبور هەموو ئەوانە ئێمە وا لێ بکەن کە سەبور بە نمونە وەرگرین ئەبێ کەسێکی ئارامگر بین بەشێکە لە ئەخلاقی کەسی ئیماندار ئەو ناو سیفەتانە هەر بۆ ئەوەیە بەس بەرگوێمان بکەوێ یاخودەوێ بەرجەستەی ئەخلاقی لە خۆمانە بکەین وەکو ئیماندار جوانە یەکێک لە خوێندنەوە قۆڵەکان بۆ ئەسما و سیفاتی ئەڵڵا سوبحانە وتەعالە جگە لەوەی کە خوێندنی زیکرە واجر و پاداشتە لەگەڵدا ژیانە و بەشێکە لە عەقیدە و بیر و باوەڕی ئێمە بەو شێوەی کە هەیە وەک خۆی بەڵام بەشێکی سەرەکی بۆ ئێمەی موسڵمان و دیندار ئەوەیە بەم ناو سیفەتانە خۆمان جوانکەین و بڕازێنینەوە جوزئێک لە عەفو وەرگری جوزئێ لە سەبور وەرگری جوزئێ لە حەلیمی و نەرمونیانی وەرگری ئەمە بۆ ئەوەیە هەر کەسێک بۆیە ئێمە زۆر جار دەڵێن لەگەڵ ئەسما و سیفاتە بژین وەڵاهی زۆر کەس هەیە ئیماندارە موسڵمانە وەک خۆی خوای گەورە ناناسێ چونکە لەم ڕێگا و لەم کەناڵەوە نەچۆتە ناوی و لەگەڵ وەژا ئیزافەتەن سەیرەکەی موسڵمانە دیندارە بەڵام ئەم سیفاتە جوانانە لێیونە بۆ نەچۆتەوە سەر ئەم ئەسڵە ئەسڵ وایە ئێمە بین
ئەم سیفەتە جوانە وەرگین سەبر و ئارامیمان هەبێ ئەزانن مرۆڤەکان بە شێوەیەکی گشتی ئێمە موسڵمان لە ناو خۆماندا و لە ناو خزم و کەس و دەرووداوسێمانە بەرکەوتەمان زۆرە پێکەوە ئەژین هەڵەسین دائەنیشین طبیعەتی ئینسانی ژوایە جاری وایە دڵی گەردەگرێت یان قسەیکی ناخۆشی بەرامبەرەکرێ یان بە جۆرێ زەمەکرێ یان ناحەقێکی بەرامبەرەگرێ ئەزانی تۆ بە کلیلی سەبر ئەتوانی بەم کلی لە ئەخلاقیە جوانە ئەتوانی بەرامبەرەکەش لە هەڵە بپارێزی نمونەیەکێتمە جاری وا هەیە قەدەر وایە ڕێەکەوێ کەسێک شۆفێرێک لەگەڵ شۆفێریشکا لەسەر جادە بەریەکەوتنێک دامێک ڕۆدا حادیسەیەک ڕۆدا کاتێک کە بەرامبەرەکەت دێتە خوارەوە بینی ومانە بەداخەوە کە ئەمە نابێت لە کۆمەلگای موسڵمانانە ئەم وێنانە هەبن سەغڵەتە بێ ناڕەحەتە بێ تووڕە ئەبێ هەڵە چێ شتی تێکەڵ و پێکەڵ ئەڵێ تۆی دیندار و ئیماندار و خواناس بە ئەخلاقی سەبر و لەسەر خۆیت هەبێ بە زمانی شیرینت کارێکی وا ئەەکەی کە ئەویش بینیتە سەرخەت لەم هەڵەیە لای دەی کاتێ و هەڵە چێن جاخۆ کەم نیش هەڵچوم جافەرمان چی نە ئەو وەختە بە زمانی شیرین ئەزیزەکەی من خۆشکەکەی من برا ئازیزەکەم قەدەر و تازە هاتووە باجارێ لاینە ئەو لاوە ئیزدیحامە نەنینەوە دڵی خەڵک ناڕەحەت نەکەین خەڵکەکرێ ئیشکار و موعیدی بێ برای شیرینی من کاتێک کە من مخالف بووم تازە شتەکەم کردووە بڕوات بێ ئەگەر توانام هەبێ بە کۆڵ بێ و سیارت بۆ بم بۆ سناع خەمنە من خەجاڵەتم شەرمەزارم کاتە دەگرم عەزیەتم دای دڵم ڕەنجاندی هەرچی تۆ ژەڵی قەبوڵ ئەم ڕەفتارە جوانە باش تێ نمونەیە بێنمەوە کە لە مەلا نەسڕەدین کە مەشهور بە مەلای مەشهور دوور لە ڕووی جەنابتان و بینەران دەڵێن گوێ درێژێکی هەبووە مە سەرنجێکی سەیر و عەجیبە کە ئەڵێ هەموو ڕۆژە بەیانیان کە چووەتە لای گوێ درێژەکەی کە بۆی خزمەتی کا و ئاڵفوشتی پێ بدا و جۆی بدا هەموو جارێک چوە سەلامی لێکرد جارێک و دوان و سیان بینیوانە دەوروبەر و ئەحباب و ڕەفیق و بەسەر هاتوون و بەوێدا ڕۆشتون تیان قوربان پرسیارێکمان لێوتی چییە؟ وتی ئێمە ئەبینین هەموو جارێت تۆ ئەچی بۆ لای ئەم گوێ درێژە و ئاڵف و ئالیکی ئەدەیتێ کەچی سەلامی لێەکەی ئەمە چیم شتە غەریب و عەجیب خۆ ئەو گوێ درێژە و حیوانە و ئاژەڵە و لێو تێناگە و خاوەن عەقڵ نییە وتی دەی خۆ ئەو خاوەنی عەقڵ نییە خۆ من عەقڵم هەیە من هاتوو مرۆڤ بوون و ئینسان بوونی خۆمە سەلمێنم جا بە هەر کردبێ دوو لە ڕووی جەنابتان جاری وای ئینسان بۆی قورآنە لە صفاتی عیباد الرحمانە چیمان بۆ باسەکە فەرمێ وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما ئیتر تۆ کۆمەلگایە ئیتر بازاڕە شارە هەموو جۆرێکی تایە تووشە ئەبێ تۆ خاوەنی ئەخلاق بی لە هەموو موقفێک ئەچینەوە لای ماوسا شێخ حسێن ماوسا گیان کاتیشمان کەمە پێنج خولەکێکی ترە دەینەوە بەڕێزت بەرنامەکەمان منەوەرترکە خی گەورە پاداش باتە أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم يا أيها الذين آمنوا لا تقدموا بين يدي الله ورسوله واتقوا الله إن الله سميع عليم يا أيها الذين آمنوا لا ترفعوا أصواتكم فوق صوت النبي ولا تجهروا له بالقول كجهر بعضكم لبعض أن تحبط أعمالكم وأنتم لا
إن الذين يغضون أصواتهم عند رسول الله لهم مغفرة وأجر عظيم إن الذين ينادونك من وراء الحجرات أكثرهم لا يعقلون ولو أنهم صبروا حتى تخرج إليهم لكان خيرا لهم والله غفور رحيم ولو أنهم صبروا حتى تخرج إليهم لكان خيرا لهم والله غفور رحيم صدق الله العظيم. ئەی خوازاواتەوە کاکشێک سێنگیان خوازاتان مامۆستاژیان مادوومان کردن خی گەورە پاداشان باتەوە خوازاتان باتەوە ئینشاءڵڵا مامۆستا شێخ مامۆستا مەریوانیان میشە پایدار بن چاوەکە مامۆستاژیان بەخێر بێن خواپیستان مامۆستاژیان یا شێخیان خواپیستان بێ سەر چاوەکەم طبعا ماوەسە سەرارەشین و خزمەتی کاکە میهران و طبعا تۆ بۆ هەر نایتە ئێرە بۆی دوایی نەڵێم وەرەوە بۆ دوعاکان هەر وەرەوە ئێرە با لێرەوە منیش ئەلێرەوە لە خزمەتا بم جا بزانین کاکە میهران چی کەمان پێشکەشەکە خزمەت لە ئێمە شارێکم بۆ شعری سەرەتاکە خوێندم شعری کاک شێخ فاتحی مۆلاناوی بۆ بەڕاستیوانیش خاوەن هەستێکی بەرزن لە شێعرا جوان دڵم کەیلا دڵم کەیلا بەڵام کەیلی مەدینەی پڕ سەفاتە سرم گێژە سرم گێژە بەڵام گێژی هەناسەی ڕێقوباتە قوبەی خەزرا شەوانی نێو حەرەم هەر سات و هەر کات
دەتارێنێ خەوی عشاق نیگام شەیدای نیگاتە شعاعی نوری مزگەوت و گڕی محراب و منبەر ژیانی تازەی هێنا بە حەق ودمت حەیاتە سەکۆی سفە و سەفای یارانی نێژراوی بەقیعت یا فەخری عاڵەم ئەدا سەیقەل دڵی زەمان سرم سەرگەردی ڕاتە ئەسیری ئەو کەمەندەت بووم ئەسیری ئەو کەمەندەت بووم بەڵام ئەی شاهی چاکان کەمەندی تۆ لە باشت بەجارێ ڕێنەجاتە شەماڵت خوا هەناسەی من بەرە تا مەحزەری دۆست کە بێودمی شەماڵاسای دڵم شێوە و ماڵتە فیدای تۆزی بەری پێت بێ هەموو ژین و ژیانم یا ڕەسوول ئەڵڵا کە تۆزی ڕێمەسیری تۆ لە بۆ قەلبم خەڵاتە ببوورە ئەی حەبیبی خوا ئەمن کێم کە فیدات بم فدای تۆزی بەری پێ ئەو کەسەی قەلبی لەلاتە بە ئەو هیوا کە جارێ بێمە خزمەت ڕەوزەی تۆ دەنابێ نووری ڕوخسارت حەیاتی من مەماتە مادینە هەی مادینە ئەو شارە زۆر شیرینە مادینە هەی مادینە ئەو شارە زۆر شیرینە جێگەی صدق و یاقینە جێگەورەی مرسەلینە جێگەی علم و جێگەورەی مرسەلینە الله مادینە هەی مادینە ئەو شارە زۆر شیرینە جێگەی علم و یاقینە جێگەورەی مرسەلینە جێگەی علم و یاقینە جێگەورەی مرسەلینە تۆی شاهی مدینە دەخالت کە بە قوربان
مرسلين جيقي علم ويقينا جيقي مرسلين هاي شمال تخوابي هنا بوينا سملا مدينة صاروا مال وعمر وقيان هيدن للرياي مدينة صاروا مال وعمر وقيان هيدن للرياي مدينة مدينة أو شعر زور شيرينا جيقي علم ويقينا جيقي وري مرسلينا جيقي علم ويقينا جيقي وري مرسل صد ما شاء الله كان خوشا بوني روضي بيغمبر بوني للريحان خوشتر هرواكو مسكو عنبر بيغمبر من شيرينا شفاي درد برينا خدا فرموي لا قرآن رحمة بو عالمينا خدا فرموي لا قرآن رحمة بو عالمينا الله مدينة مدينة أو شار زور شيرينا جيقي علم ويقينا جيقي وري مرسلينا جيقي علم ويقينا جيقي وري مرسلينا الصلاة النبي تنتان نرسي هربي ويبن يا شيخ اما ختام بو زور واجو اي ما شاء الله اولا جوانو ودعاك جناب ان شاء الله شلو شوارع تقريبا بنجاويك بانجا بله اساس شلو شوارع دستين بدعاء 6 دقائق من معه ان شاء الله بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. إلهنا ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين. اللهم لا تجعلنا مع القوم الفاسقين واجعلنا من عبادك الصالحين الفائزين برحمتك يا أرحم الراحمين. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. يا رب يا أرحم الراحمين يا أكرم الأكرمين بس مهرباني خود بمان بروانا بلطف مهرباني خود سير من بك يا رب يا ربي لدرقاي رحمتي تويا وستاوين كدروجي مانج رمضان رحمة باراني عبدكاني خوتكي لو عبدان بين كبر أم رحمة أم ليشاي رحمتي تو كوين إله العالمين جوان تريك لو مناجاتي كأم برا عزیز و خۆشەویستانەی مەولانا پێشکەشیان کرد بۆ خزمەتی حەزرەتی رسول الله صلى الله عليه وسلم جوانتر شک نابم کە بڵێم یا رسول الله صلى الله عليه وسلم ئەمڕۆ ڕۆژی پێنجشەممەیە ڕۆژانی دووشەممان و پێنجشەممان کردەوە و عەمەلەکانی ئێمە دێتە خزمەتی تۆ ئەگەر پێویستی بە ئیستیغفار بێت و پێویستی بە داوای لێخۆشبوون بێت لێخۆشبوونمان بۆ داواکەی ئەگەر کردەوەکانیش ساڵح و باش وەرگیرا و پڕ لە شەوق بێ إله العالمین یا ئەکرەم الأکرەمین حەزرەتی رسول الله شکری خواکە لەسەرم ئومەتەی إله العالمین ئەم مناجات و ئەم زیکر و ئەم کۆڕ و ئەم مەجلیسە فراوانەی مەگەر خوا خۆی بزانێ لە ماڵەکانە چەند گەورەیە ئەم کۆڕی زیکرە چەند فراوانە إله العالمین لە کێی وەرەگری و لە کێی وەرناگری داوا لە یەکەین یا ئەرحەم الراحمین بەو دڵە پاکەی کە ئێستا لە ماڵێکە لە کونجوڵێکا دانیشتووە و
لە هەمووی باشتر وەرتگرتووە لەو ئەوە بکەی بەسەر تۆپی وەرگیرانی ئێمەشی لە هەلعالەمین دوعاکانمان گیرا بکە و عەفومان کە و لێمان خۆش بە هیدایەتمان بە یا ڕەب ئەم مانگە مانگی مەغفیرەت بێ بۆمان إلى هەلعالەمین ڕۆژانیەت و سەعاتەکانیەت و دەقەکانە ڕواتی إلى هەلعالەمین کاتمان تەواوە بێت و بەرەو ئەجەلی خۆمان نزیکە بینەوە یا ڕەبی خوایە عاقبەت خێریمان بەنەسیب بکە لە عاقبەت خێران بین یا ڕەب یا ڕەبی لە عاقبەت شەڕان نەبین یا ڕەبی خوایە ڕزق و ڕۆزی و بەرەکەتی خۆ بڕێژە بەسەرمانە وڵات و نیشتیمانەکەمان بپارێزە لە شەڕ و لە فیتنە و لە ئاژاوە یا ڕەب العالەمین لە نەهامەتی و لە نەبوونی و لە نەکبەتی یا ڕەب بمان پارێزە ئیمانمان سەلامەت بکە إلى هەلعالەمین هەر خوشک و هەر برا و هەر ئیماندارێ ئێستا هەر دوعا و پارانەوەیەکی هەیە هەر تکایەک لە ناو دڵیایەتی خۆت ئەیان بینی ئەزانی چ داوایەکەکەن بە لە حەزات و بە چرکە ساتێکیش کەمتر و بگرە کەمتر لەوەش یا ئەرحەم الراحمین چونکە کات و زەمن بۆ تۆ نییە و ئێمە داغڵی زەمن و کاتە بین یا ڕەبی خوایە دوعا و پارانەوەکانیان گیرا بکە وەریان بگرە هەمومان قبول بکە یا ڕەبی لە مەحشەرا شەرمەزاری بەردەم خۆت و حەزرەتی ڕەسوڵ الله و دۆستان و ئەولیاکانی خوامان نەکەی یا ڕەبی خوایە لەسەر پردی سیرات کەوتوەکانی ناو ئاگری دۆزەخ نەبین یا ڕەبی خوایە گیان لە میزان و کێشانەیە إلى هەلعالەمین کێشانەکەمان قورس بکە بە ڕەحمەتی خۆت و میهرەبانی خۆت نەک بە کردەوەکانی ئێمە چاومان لە هیچ کردەوەیەکی چاکی خۆمان نییە بەس چاومان لە ڕەحمی تۆیە چاومان لە عەفو و مەغفیرەتی تۆیە چاومان لە عیتق من النار ئەم مانگە پیرۆزەیە یا ڕەب لەم مانگە نەچینە دەرەوە هەتا بە تەواوی پاکمانەکەیتەوە لە گوناه و لە تاوانەکانمان عەفومان کە و لێمان خۆش بە و هیدایەتمان بە لەگەڵ ئەم برا ئازیز و خۆشەویستانەی لەم مەجلیسە مبارەکان لەگەڵ ئەو برا ئازیز و خۆشەویستانەی کە ئەم بەرنامە بەڕێوە ئەبن و ئیشوکاری تیاکەن یا ئەرحەم الراحمین هەر دوعا و پارانەوەیەکیان هەیە گیرای بکە وەری بگرە وەرمان بگرە و قبولمان بکە و بەر شەفاعەتی حەزرەتی ڕەسوڵ اللهمان بخە صلی الله عليه وسلم اللهم آمين 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 يا مجيب السائلين ويا أرحم الراحمين ويا أكرم الأكرمين سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته.